وتەیەک بە بۆنەی ساڵیادی شۆڕشی کرێکاری 1970 رووسیا. ئەمڕۆ پێنجشەممە 7 نوامبر بەرامبەر بە 16 مانگی خەزەڵوەر ساڵیادی شۆڕشی کرێکاری رووسیەیە. 107 ساڵ لەمەوبەر لەوەها ڕۆژێکدا لە گەرمەی شەڕی یەکەمی جیهانیدا چینی کرێکار و جەماوەری زەحمەتکێش لە رووسیا بەڕێبەری و ڕێکخەری حیزبی بۆلشویک لە درێژەی 2 دێ خەباتی سەخت و خێناویدا نەتەنیا دیکتاتۆری تێزار بەڵکو دەستگای دەوڵەتی و سیاسی سەرمایەداری زاڵیان ڕووخاند و دەسەڵاتی کرێکاران و هەژاران و چەوساوەکانیان لە رووسیا جێگیر کرد. شۆڕشی رووسیا لە 2 قۆناغدا بە سەرنجام گەیشت. سەرەتا لە مانگی فێڤریەی 1970 پاش کۆمەڵێک مانگرتن، خۆپیشاندان و تێکەڵچوون، نیکۆلای دووهەم دوایین تێزاری رووسیا لە سەرکار لاچوو و دەوڵەتێکی کاتی لە ژێر چاودێری گێئۆرکیلۆف و ئەلێکساندەر کەرنێسکی پێکات. زۆربەی ئەندامانی دەوڵەتی کاتی سەر بە لایەنی مۆلشویکی حیزبی سۆسیال دموکراتی کرێکاری رووسیا بوون. بەڵام ئەم دەسەڵاتە کاتیە نەیتوانی تاکە دەسەڵاتی خۆی بەسەر رووسیەدا زاڵ بکات. لە ئاکامدا هاوسەنگێکی هێزی دوولایەنە بەسەر کۆمەڵگای رووسیەدا زاڵ بوو. دەوڵەتی کاتی لەسەرەوە حکوومەتی دەکرد و شۆڕاکانیش بەڕێوەبەری کۆمەلگایان لە خوارەوە بەدەستەوە گرتبوو. لە مانگی ئابریلی هەمان ساڵدا ڤلادیمیر لێنین ڕێبەری حیزبی بۆلشویک کە پێشتر دوور خرابەوە گەڕایەوە بۆ رووسیا. بۆلشویکەکان بە ڕێبەرایەتی لێنین داوایان لە سەربازەکان کرد کە بەرەکانی شەڕی ئیمپەریالیستی بەجێبێڵن و بێنە ناو ڕیزەکانی شۆڕشەوە و کۆمەڵێک دروشمی وەک ئاشتی خێرا هەموو دەسەڵات بکەوێتە دەست شۆڕاکان، کۆنتڕۆڵی کرێکاری کارخانەکانیان هێنایە گۆڕێ و ڕایانگەیاند کە زەوی هی ئەو کەسەیە کە کاری لەسەر دەکات. دەوڵەتی کاتی لە دژی ئەو دروشمانە وێستایەوە، بەڵام ئەم دروشمانە بەرەبەرە گەشتگیر بوو. شارەکانی سنت پێتەرسبۆرگ و موسکۆ ببوونە ناوەندی گەرمی شۆڕش و هاوکات لە گوندەکانیش زەوی لە کۆنتڕۆڵی زەمیندارە گەورەکان هاتبووە دەرێ و وەرزێران زەویەکانیان لە نێوان خۆیاندا دابەش کرد بوو. بەم جۆرە بەستێنە کۆمەڵایەتیەکان بۆ شۆڕشێکی دیکە و زەوتکردنی دەسەڵاتی سیاسی لەلایەن چینی کرێکار بەڕێبەری حیزبی بۆلشویک دابین کرا. لەنین پاش گەڕانەوەی لە تەبعید دەستبەجێ پلاتفۆرمی حیزبی بۆلشویکی بۆ قۆناغێکی دووهەمی شۆڕشی رووسیا کە متمانە پێکراوترین بەڵگەی ڕاپەڕینی شۆڕشگێڕانەیە لە سەدەی 20دا لە ژێر ناوی تێزەکانی ئاڤریل بڵاو کردەوە. ڕۆژی 6 نوامبر و لە سەروبەندی دەستپێکی کۆنگرەی دووهەمی شۆڕاکاندا بە پێشنیاری لەنین ڕاپەڕینی کرێکاران و سەربازانی هێزی دەریایی بۆ ڕووخاندنی دەوڵەتی کاتی و پێدانی گشت دەسەڵات بە شوڕاکان دەستی پێکرد. لە وڵام بەم بانگەوازەی حیزبی بۆلشویک بۆ ڕاپەڕین، ئیدارە دەوڵەتیەکان و کۆشکی زستانی شوێنی جێگیربوونی دەوڵەتی کاتی گەماڕۆدرا. ڕۆژی دواتر واتە 7 نوامبر لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا هەم کۆشکی زستانی و هەم دەوڵەتی کاتی ڕووخان و کرنێسکی ڕای کرد. هەر ئەو شەوە کۆنگرەی دووهەمی شۆڕاکان بەڕێوە چوو کە پتر لە 400 لێونەر تێیدا بەشدار بوو. کاتژمێر دەی بەیانی پەیامی کۆنگرە ڕوو بە هاوڵاتیانی رووسیا بڵاو کراوە. لە پەیامەکەدا هاتبوو دەوڵەتی کاتی ڕووخا، شۆڕاکان دەسەڵاتی دەوڵەتیان بەدەستەوە گرتووە، بژی شۆڕشی کرێکاران، سەربازان و وەرزێران. ڕۆژی 7 مانگی نوامبری ساڵی 1970 بە ڕۆژمێری رووسی 25 ئۆکتۆبر وەک ڕۆژی سەرکەوتنی شۆڕشی کرێکاری لە رووسیا لە مێژوودا تۆمارکرا، واتە شۆڕشێک کە پێشهات و گۆڕانکاریەکانی دواتری ڕێچکەی مێژووی سەدەی 20می دیاری کرد. شۆڕشی ئۆکتۆبر شۆڕشی بەرەی چەوساوەکان دژ بە نظامی کۆیلایەتی کرێگرتەی سەرمایەداری، شۆڕشی بەشێک لە چینی کرێکاری جیهانی بوو کە چەرخەکانی بەرهەمهێنانی کۆمەلگای مرۆڤایەتی بەدەستی بە توانای ئەو هەڵدەسوورە و لە هەمان حاڵدا هەموو مەینەت و ئازارەکان لەسەر شانی قورساییان دەکرد. شۆڕشی 1970 رووسیا بۆ دووهەمین جار لە مێژوودا و پاش کۆمۆنی پاریس لە ساڵی 1871 وەک یەکەمین شۆڕشی کرێکاری بە دروشمی
هەموو دەسەڵات بکەوێتە دەست شوڕاکان، چینی کرێکاری ئەم وڵاتەی بردە ناو جەرگەی دەسەڵاتی سیاسیەوە. دەسەڵاتی شوڕاکان دەست بەجێ خاوەندارێتی تایبەتی بەسەر زەویەکاندا هەڵوەشاندەوە و زەوی مالیک و دەوڵەت و کلیسای کرد بە مەڵکی گشتی و خستیە ئیختیار هەموو زەحمەتکێشانەوە. دەسەڵاتی شوڕایی کرێکاران دەست بەجێ یەکسانی بەتەوە مانای مافی ژن و پیاوی لە هەموو بوارەکانی وەک ئابووری، کۆمەڵایەتی و بنەماڵەییدا بە یاسا کرد و ئاینی بە تەواوی لە دەوڵەت جیا کردەوە و دەستی کلیسای لە کاروباری دەوڵەتی و لەوانە لە پەروەردە و بارهێنان بە یەکجاری کورت کردەوە. شۆڕشی کرێکاری رووسیا مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەکانی لەم وڵاتەدا دەستەبەر کرد. ئەم شۆڕشە زەربەیەکی جددی لە نظامی جیهانی سەرمایەداریدا و لەلایەکەوە ڕق و نفرەتی گشت سەرمایەداران و دەوڵەتەکانیان و دژمنانەترین کاردانەوەی ئەوانی لێکەوتەوە و لەلایەکی دیکەشەوە شەپۆلێکی بە تۆژمی عەداڵەت و ئازادی خوازی لە سەرتاسەری گۆی زەوی وەڕێخست. کاریگەریەکانی شۆڕشی کرێکاری 1970 رووسیا لە جیهاندا بڕادەیەک بوو کە بوژوازی ڕۆژاوا لە ترسی دووپاتبوونەوەی ئەم شۆڕشە دەستیدای ڕیفۆرمگەلێکی وەک مافی دەنگدانی گشتی بۆ هەمووان بە تایبەت بۆ ژنان، پەروەردەی و بارهێنانی بێبەرامبەر بۆ گشت منداڵان، پەسەندکردنی مافی بیمە و خانەنشینی بۆ بە ساڵاچوان و هێنانە خوارەوەی سەعاتەکانی کار بۆ 8 کاتژمێر. شۆڕشی کرێکاری رووسیا کاریگەریەکی مەزنی لە سەرخەباتی ڕزگاری بەخشی جەماوەری ستەملێکراودانا و خۆی بەڵگەیەکی زیندوو بوو لەوەی کە بەرژەوەندی چینی کرێکار لەمانەوەی هیچ چەشنەستەم و نابەرابەریەکدا نییە و پەیگیرترین پێشڕەوی ڕێگای ڕزگاریە دەشت بە گشت ستەم و نابەرابەریەکان. لە ساڵی 1922دا یەکێتی سۆڤیەت لە پێکەوە پەیوەستبوونی خۆبەخشانەی نەتەوە غەیرە ڕووسەکان پێک هات. بێگومان بەهۆی ئەم دەستکەوتانەوەیە کە سەرجەم ئەو مێژوو نووسانەی کە ویژدان و قەڵەمی خۆیان بە نظامی سەرمایەداری نەفرۆشتووە دان بەوە دادەنن کە شۆڕشی کرێکاری رووسیا گەورەترین خاڵی وەرشەرخانی هەموو مێژووی مرۆڤایەتی بووە. هیچ گۆشەیەک لەم جیهانەدا نییە کە بە جۆرێک ئەم ڕووداوە مەزنە کۆمەڵایەتی و سیاسیە کاریگەری لە سەردانە نابێت. حکوومەتی کرێکاری رووسیا بە هیمەتی ملیێنان مرۆڤ کە تا دۆی نێسوکایەتیان پێدەکرا و مافەکانیان پێشێل دەکرا و وەک کۆیلەی سەرمایە کاریان پێدەکرا، هیوای ڕزگاری لە ناو دڵی سەدان ملیۆن کرێکار و زەحمەتکێش و ستەملێکراوی سەرتاسەری جیهاندا زیندوو کردبەوە. ئەم سەرکەوتنە سەرەتاییە کە سۆسیالیزمی زانستی چرای ڕێنمای بوو بە فیداکاری و گیانبازیەکی بێوێنە لە مێژوودا مسەوەگەر بوو. بەدەر لەوەی کە حکوومەتی کرێکاری لە قۆناغەکانی دواتردا تووشی چارە نووسێک بوو، تەنانەت هەر لەو ئاستەشدا خۆی خاڵێکی وەرشەرخانی مەزن بوو لە مێژووی مرۆڤایەتیدا. بەڵام شۆڕشی سەرکەوتوانەی کرێکاری لە رووسیا لەگەڵ گەلێک سەختی و دژواری بەرەڕوو بووە. ئابلۆقەی ئابووری و سیاسی و دەستێوەردانی نظامی چاردە دەوڵەتی ئیمپریالیستی لە دژی حکوومەتی کرێکاری، سەپاندنی شەڕی ناوخۆ لەلایەن پاشماوەکانی ڕژیمی پێشوو، قاتووقڕی وشکە ساڵی ساڵەکانی سەرەتای دوای سەرکەوتنی شۆڕش، سەرپێچی و خۆڕاگری نەرێنی جوتیارە خۆشبژێوەکانی کە ئامادە نەبوون بەرهەمی زیادەی خۆیان بە حکوومەت بفرۆشن و هیتر، وە هۆی ئەوەی ئەم شۆڕشە توانایی بەرەو پێشچوونی نەمێنێ و هەرگز نەیتوانی تا ئاستی سیستمێکی ئابووری و کۆمەڵایەتی سۆسیالیستی گەشە بکات. لە ئاوا دۆخێکدا بوو کە بورژوازی کە لە دەرگاوە وەدەرنرا بوو، وردە وردە و ئەم جاران بە ناوی سۆسیالیزمەوە لە پەنجەرەوە گەڕایەوە و کۆنترۆلی حیزب و حکوومەت و دامەزراوە شۆڕشگێڕەکانی بەدەستەوە گرت. حیزبی کۆمونیستی یەکێتی سۆڤیەت لە بری بە دوواداچوون بۆ ئامانجە سۆسیالیستیەکانی شۆڕش، دامەزراندنی رووسیایەکی پیشە سازی و بەهێزی لە بەرامبەر دەوڵەتە سەرمایەداریە زلهێزەکاندا لە چوارچێوەی سەرمایەداریەکی یەکدەستی دەوڵەتی کردە ئامانجی خۆی. لە بری بە دوواداچوون بۆ ئارمانە ڕزگاری بەخشە سۆسیالیستیەکان، هەڵوەشانەوەی کاری کرێگرتە، پێکهێنانی خۆشبژێوی مادی لە ژیانی خەڵکدا و دامەزراندنی کۆمەلگایەکی پێکهاتوو لە مرۆڤە ئازاد و یەکسانەکان لە کۆمەلگەی نەتەوەکاندا ڕێبازی زیندووکردنەوەی ناو و ناوبانگی نەتەوەی ڕووسی گرتەبەر. بەڵام سەرەڕای هەموو ئەمانە
هەم سەرکەوتن و هەم پرۆسەی شکستی شۆڕشی کرێکاری لە رووسیا هەڵگری گەلێک دەرس و ئەزمموی بە نرخە کە دەتوانێت ڕێگای خەباتی چینایەتی و شۆڕشی کرێکاران لە ئێران و جیهان لە هەموو بوارەکاندا دەست بە بربەریەتی زاڵ بەسەر مرۆڤایەتی ئەمڕۆدا خۆش بکات وە بە پشتبەستن بە هێزی وشیار و ڕێکخراو ڕێگای گەیشتن بە سوسیالیسم نزیکتر بکاتەوە. ئەمڕۆ سەرمایهداری جیهانی کەوتۆتە ناو قەیرانێکی قوڵی پێک هاتەی و حکوومەتە ئیمپریالیستی و سەرمایهداریە گەورەکان لە دوو بلۆکی ڕۆژهەڵات و ڕۆژاوا لە ململانەیەکی خوێناویدان. بەرهەمی ئەم ململانەیە بریتیە لە شەڕی ئۆکراین و فەلەستین، وێرانبوونی هەرچی زیاتری ژینگە، پەرەسەندنی نایەکسانی قوڵی دارایی و سیاسی و کۆمەڵاتی، پەرەسەندنی ژمارەی برسیەکانی جیهان، منداڵانی کار، قەرزی سەدان تریلیۆنی و گەلێک بەڵاو نەهامەتی دیکە. جیهانێکی لەم چەشنە پێویستی بە شۆڕشێکی سۆسیالیستیە، شۆڕشێکی کە لە وانە بە نرخەکانی شۆڕشی مەزنی ئۆکتۆبر ئەزمون وەربگرێت. زەمینەی بابەتی بۆ شۆڕشێکی لەو شێوەیە ئامادەیە و هەوڵ و تێکۆشانی ماندووی نەناسانەش پێویستە بۆ خۆشکردنی هەلومەرجە زێنیەکەی.